گفتوگۆ دەکەین لەسەر مەترسیەکانی وشکە ساڵی و گۆڕانکاریەکانی کەشوهەوال لە سەراستی ناوچەکە. ئەو گۆڕانکاریانە چی بوون و ئەم ساڵ بۆچی یعنی بەراورد بە ساڵی ڕابردوو بڕێکی زۆر کەم باران باریایە پەیوەندی بە گۆڕانکاریای کەشەوە هەیە لە ناوچەکە یاخۆچی و ئەکرێ ئێمە ڕۆڵمانە بێ لەوەی کە بڕی زیاتر باران ببارێ. ئایا پێشتریش ینی باسیەم پرس و باسەمان کردووە ئایا ڕاست بوو هەورەکانمان دەدزرێ یاخود بارانەکەمان ئەدزرێ لەلایەن وڵاتانی ناوچەکەوە؟ ئەم پرس و باس و بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەڵەت ڕەشید پسپۆری جوگرافیای سروشتی. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لە تۆش. بەخێرات زۆر بەخێر بی. سلامەتی. دکتۆر خۆشبەختانە وەڕێکەوتین قسە لەسەر وشکە ساڵێکین بەڵام لە دوێنێ بارانێکی زۆر خۆشە بارێ. هەموو کوردستان نییە. هەموو کوردستان نییە؟ سەرتاسەری نییە؟ سەرتاسەری نیە بەش بەش. بەهارێ. بەهارێ. باشە. کاریگەری هەیە خۆ لەسەر کاریگەری هەیە بەتەکید بۆ شێدارکردنی زەوی بەڵام بۆ ئەو بەروبوومانەی کە پشت بە بارانە بەستن و زوو چێنرابوون دواتر گەشەیان کرد کە بەهۆی بێبارانێکە وشک بوونەوە کاریگەری نیانی تازە و بەرەمانە فوتاون. ینی بۆ نمونە کاریگەری لەسەر گەنم و جۆ نییە بە تایبەت نابێت ینیەوەی کە لە ناوچوو بوو نەخێر تازە زون نابێت بە تایبەتی ناوچەکانی بۆ نمونە باشووری کەرک و خۆی چەماڵتاوەکو و ناوچی سەنگا ئەمانە دێتەوە بۆ هەولێر دەشتی قەراج و هەولێر و تا بەشێک لە ئیداری سربەخۆی زاخۆ و پارێزگای دووەکەمانە هەمویان بە ڕێژەیەکی زۆر پارێزگای هەولێر بە ڕێژەیەکی زۆر بەربوومی ئەم ساڵە لە ناوچوو. باشە هەندێک لە ئیداری ڕاپەڕێنیش بە هەمان شێوە ئەوانش بە هەندێک ناوچیان تووشی وشک بوونەوە بۆ زیندوو نابێت. باشە دکتۆر ینی ئەمە چی بووم گۆڕانکاری خێرایە ڕوویدا ساڵی پار بارانێکی باش باری بەراورد بە بۆی ئەم ساڵە ئەنی ئەم ساڵ زۆر زۆر کەم بارانباری. ئایا گۆڕانکاری کەشوە ئەو بە خێرایی ڕوودەدا؟ بەڵێ تەبەن خۆی ئێمە لە وشکە ساڵیە دووبارەبوونی وشکە ساڵی دوو جۆرمانێ جۆرێکمانەیە خولیە 10 ساڵ بۆ 11 ساڵ جارێک تقریبان لە عێراق 2 بۆ 3 ساڵ وشکە ساڵیمانە بێ جۆرێکمانەیە لە ناکاوە ئەوەیە کە تۆ لە پرساڵێک لە دەروی ئەو خولە 10 ساڵ 11 ساڵیە دووبارە بێتەوە کو ئەم ساڵ هەندێک جار ئەوەشمانەیە کە وشکە ساڵی کشتتوکاڵیە بارانە بارێ وەکو پێست وەکو ڕێژە ئاستی وشکە ساڵی تێپەڕێنێ بەڵام بۆ وەکو پێویست بەسەر وەرزەکە دابش نابێت تاکو کشتتوکاڵەکە سوودی لێبینێ ئەمە بۆ بارانی دێمەوانی کە بڵێن بۆ کشتتوکاڵی دێمەوانی کە پشت بە بارانە بەستن زیانی زۆر گەورەدات بۆیە ئەتوانین بڵێنەوە ئەم ساڵ هەم وشکە ساڵی لە ناکەوە هەم ئەوەی کە وشکە ساڵی کشتتوکاڵیە چونکە ئەگەر لەو ناوچانشی کە باران وەکو پێویست باری وەکو بڵین 300 ملیم بۆ 400 ملیم زیاتر باریوە کە پێویستی گەنم یا جۆ پڕکاتەوە بەڵام لەبەرەوەی کە بەسەر وەرزەکەیان نەباریبە دابش نەبوو بەسەر وەرزەکە دابش نەبووە ئەتوانین بڵێن وشکە ساڵی کشتتوکاڵیە پێداویستی بەرەوە بم پڕ ناکات. دکتۆر لە مانگی 11دا زۆرێک لە پسپۆڕانی کەژناسی دەیانوت ئەم ساڵێکی زۆر پڕباران و سەرماوسۆڵە و تەنانەت ینی من لەگەڵ دوو میوانی بەڕێزا گفتوگۆم کرد لە بەرنامەکەوتیان لە 30 ساڵی ڕابردووە سەرما و باران و لێزمەی وە نەبووە کاوەی ئەم ساڵە بێ بەڵام یعنی ئەوەی کە بینیمان ئەکرێ بڵێم لە 30 ساڵی ڕابردووە بەم شێوازە وشک نەبوو. طبعاً ئەمە ئەوەی کە لێرە پێشبینەکان پشت بە ئینتەرنێتە بەستێ یان دەستگایەکی کەشناسی پێشبینیکردنمانێکە پشت بە داتا و ئەرقامی خۆماڵی ببەستێت واتە لە ناوخۆی وڵاتەکە بێت پێما بڵێ ئەم ساڵ چیە بێت بە پشتبەستن بەو داتانێکە ئەوەی کە هەیە پشت بە ئینتەرنێتە بەستێت ئینتەرنێتیش ئێمە زیاتر لە وڵاتی خۆمانە پشت بە مۆدل ئەمریکیەکانە بەستن مۆدل ئەمریکی جفز بە تایبەتی ئەوانە دقیق پێشبینیان بۆ 6 ڕۆژە خۆیان هەموو جارێک ئەیدەنی سابۆنە ڕەنگە ساڵی داهاتوو 2 ساڵی داهاتووداتە بەڵام بەردەوامە لە گۆڕانکاریە کاتێکیش کە تۆ پێشبینی ڕۆژانە تەداتێ بە 4 ڕۆژەت داتێ بەڵام خۆی ئەگەر لە تێبینەکان یاخۆ لە یاساکانی خۆیان بیخوێنیتەوە ئەوانەڵێن ئەم پێشبینیانە ئێمە بۆ 6 ڕۆژ دقیقەت بای 6 ڕۆژەکە ئەگەری گۆڕانکاریکردنەیە لەم سیستمەیە ئەگەر بێت ئێمە بگەڕێنەوە بۆ پێشتر و پرسیاری پێشتری من لە وڵاتی خۆمانە توانین بڵێن 2 بۆ 3 دەیە ئەم وەزعەمان بەسەرا دێت یعنی شتێکی چاوەڕوان کراوە کە ئێمە وشکە ساڵیمان توش بێت یاخود کەم بارانیمان توش بێت تقریبان ساڵانە یعنی ساڵێکمان نییە جوتیارتیا دڵنیابێت کە ئەم ساڵ بارانەکەی ئەبارێت بە ئاسوودەی بەربووی خۆی بچێنێ بۆ ئێمە پێویستە پلاندانی ڕوبەڕووی بارودۆخە بینەوە پلان بۆ دانەنین کە ئێمە پشت بە پێشبینێکە بەستین پێشبینێکی دەرەوەی وڵاتی خۆمانە ڕەنگە ئەو داتا وەرقامانی کە پێیەگات داتا وەرقامێکی هەڵە بێ چونکە خۆیان ئەتوانین بڵێم لە کۆتایی ساڵی 2022
دەستی گۆڕانی ئاوهای نێودوڵەتی توێژنەوەیکی بڵاو کردەوە ئەوەی کاڵێ بەرزبوونەوەی هەر پلەیەکی گەرمی لە هەر ناوچێکە لە معدەلی ئاسایی و ناوچەیە تقریبان ئەگەری وشکە ساڵی 100 زیاد دەکات و بە تایبەتیش بۆ ناوچەکانی شەرقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەریای ناوەڕاست باسەکە کە خۆمان هەرێمی کوردستان بەشێکە لەو ناوچانە باسی وا کات کە ئەم ناوچانە ئەگەری ڕوبەڕبوونەوەی وشکە ساڵی تیاندا 113 زیاتر بووە بەراورد بە دەیەکانی پێشووتر ڕەنگە من و تۆ چەند جارێک بەرامە لەسەر بابەتە کرێت 15 ساڵ پێش ئێستش وانە هەمیشە ئەومان وتووە کە ئەم ناوچەیە لە 2001 لە تەقریری تەجمیعی سەررجەم کۆنگرە لوتکەکانی گۆڕانی کەشوهای جیهانی کە پێشتر لەو ساڵی بڵاو کرایەوە باس کراوە کە پشت بەوە مەبەستن کە 10 ساڵ جارێک خۆلیشی وشکە ساڵیتان ڕوتێکە بەڵکو ئەگەری هەموو ساڵێک وشکە ساڵی ڕوو لەم ناوچانە باشە بۆیە ئەمە بێ خۆمان بۆ حاضرکەین هەموو ساڵێک لەم ناوچانە وشکە ساڵی هەبێت کەواتە ئەبێ حکوومەت وەزارەتی کشتتوکاڵ پلانی بۆ ئەم بابەتە بێت باشە دکتۆر باز لە پلانەکانەکەین حکومەتیانی چی بکات دەڵێ نەبێ حکومەت پلانێ بێ پلانەکە چی بێ ئێوەکو پسپۆرت بەڵام بەر لەوە ینی چەند ساڵی ڕابردوو بەم بڕێ ئەم ساڵ باران باریوە نابستەوە سەریکە گەرێ ماوەکو پێم وتی لە چلەکانەوە داتای بارانباری لە پارێزگای چۆک سلێمانی وەرگری هەبووە ئەگەر سیر بکەیت هەموو 10 ساڵ جارێک 11 ساڵ جارێک 3 ساڵ وشکە ساڵی ڕووکردە ناوچەکە ساڵێکی سەرەتای وشکە ساڵێکی کەم دواتر وشکە ساڵێکی تون دووبارە وشکە ساڵێکی مامناوت ئەمە زۆر لە ناکاو بەڵام لە حاڵەتی وایە لە ئەگەر هەڵە نەبم لە تاریخەکە 1970 شتێکی وە هەبوو وشکە ساڵێکی ئاوا لە ناکاو هەبووە تا لە دەروی خولەکە هەبووە لە 2015 و 16 بە هەمان شێوە ئەمانە حاڵەتن ینی دووبارە ئەبنەوە ئەتوانین بڵین گرفتەکە لە چییە گرفتەکە لەوەیە پلەکانی گەرمی بەرزەوە بە لە ناوچەکانی خۆمانە یاخود بڵین جۆرێک لە جۆرەکان ستانمان گۆڕاوە کاتێک سەرەتای وەرز بارانە بارێت کە جۆرێک لە پەڵەدانی هەیە هەرچەندەم ساڵ لە هەندێک ناوچەی بەتایبەتی گەرمیان بە شێوێک پەڵی نەداوە هەندێک جار کە تۆ بارانە بارێت جوتیارەکە ئەچێت دانێڵەکەی خۆی چێنێت پەڵی نەدام لە هەندێک شوێن بڵێ جوتیار کە دانێڵی خۆی چاند دێت ئەم دانەوێڵە سەوزە بێت کە دێتە مانگی یەک و دووە بەهۆی سەرماکەوە گەشەیە وەستێ دوای کە باران لێنادا وشکە بێت و ینی ئەگەر سەوزیش بێ بە کورتی سەوزە بێت بەروبوومی نییە ئەمە بەڵێ یاخود کورتە بێ بە کەڵکی درێنەکردنە ئەمە بە شێوەیەکی گشتی توانین بڵین گرفتەکە لە گۆڕان ئاوواکەیە کە بەسەر وەرزەکەی هاتووە وەرزستانی ئێمە ئەو وەرزستانە نیە کە لە پێشووترا هەبوو ینی هەر سەیری کە ئێمە زستانی ئەم ساڵمان نیمچە بەهارێک بوو بەهارێکی خۆش بووە توانین بڵین هەرکە چەند بارانێک باریە سەرما سەڵەتە بوو کە لە پەنجەکانی دەستێنە پەڕێ ئەوی کەتری هەمووی ڕۆژەکانی ڕۆژێکی خۆش بوو دکتۆر مەبەستم لەوەیە ینی لە مانگی 11 پێشبینیەوە کرا لە 30 ساڵی ڕابردووە شتیوان نەبوو بێ لە سەرما و سۆڵ پێشبینەکە سەر ئەساسی کراوە پێشبینەکە لەسەر ئەساسی ئینتەرنێت کراوە ئینتەرنێتە بەڵێ ئەم ئینتەرنێتە قسەکەم لەسەر ینی ئەم پێشبینیە ینی 100% پێچەوانە ئەبێتەوە شیوا بێ بەڵێت بڵێ بارانە بارێ بەڵام ڕەنە بێ بەڵکو پێم وتی پێشبینەکە ئەوان بۆ مەدا بۆ دوورمەودانیان کردو باشە ئەو ڕاستە ئێستا بۆ نمونە ئەوەی کە بەتایبەتی گەنجەکانی خۆمان پشتی پێبەستن سایتێکی زانکۆی کالیفۆرنیا باشە پرۆفێکە لەوێ ئەم سایتە ئیدارادا تا ڕادێک کە توانین بڵێن ڕەبتی هەیە بە دەستگای کەشناسی ئەمریکاوە داتاوەرەگرێت بەڵام داتاکان دقیق نییە ئەو داتانی کە لە سەر وڵاتی خۆمان وەرەگرێت داتای تەواوکاری نین داتای دقیق نین وەکو پێشووتر نییە کە سەررجەم بۆ نمونە وێزگەکان و وێزگانی کە ئەتیمادی کرا سەر بۆ نمونە بەغدادا سلێمانیە چەند وێزگەی چکەیە کە بە پێی مووقعی جوگرافی دابش کرابوون ئەمانە ئەم داتانە کۆکرانەوە بە ئەمانە گرنگ بوون بۆ پێشبینیکردن ئەوەی کە وەکوتم هەیە ئینتەرنێتیش تەنە بۆ ئیدورمۆدا لەسەر ناکرێت دکتۆر ناوبەناو کەیان و شەپۆلێکیە بۆ نە دوو ڕۆژکە شەپۆلێ هەورەکە هاوتونێ کرد لە ئاسمانە بوو کەچی بێباران بەیانی هەورەکە پلەی گەرمی بەرزە کە پلەی گەرمیت بەرز بوو ئەو شێ چڕ نابێتەوە یعنی ئەمە هۆکارە سەرچێکەیە لە ئەنجامی بەرزی پلەی گەرمی چڕبوونەوە ڕوونادا باران ڕوونادا ئەوە ناوچە ئێستا بۆ نمونە تۆ سەریکە ینی هەر هەورەکەی هاتووە لە ناوچەکانی بۆ نمونە گەرمیانەوە دێت بۆ نە لە کەرکووکەوە دێت لە کەرکک نابارێت لە چمچەماڵ نابارێت تا ڕادێک لە بازیان کەمە بارێت سلێمانی کەم بارێک ئەگاتە ناوچە شاخارەکانی شارباژی ڕوپێنجێن وانە زیاترە باریا خودت کاتی بەرەو ڕانی ئەڕواگاتە منتیقەکانی خەندیل و بەڵێ لەو شوێنانیش بەشێکی نەبار مەبەستم ینی لە چۆری هەورەکەی کە هەورەکە دێت دڵنیابین دکتۆر بارانەکەیان نەدزیوە نا دڵنیابن نیان دزیوە تاکید دڵنیابە
نانا باران دزین نییە شتێک نیە بەناوی باران دزینەوە شتێکەیە بە ناوی چڕکردنەوەی هەڵمی ئاوە هەورەوە یعنی ئەمە تۆ بۆ ناوچیانی هەڵمەکە چڕکردنەوە دەرمانێک بۆ نمونە تۆ بۆ نمونە دوبەی کات دوبەی ئیکات وانە دوبەی مەزدەری شەی ئێمە لە دوبەیەوە نایێت تاوەکو بڵێ ئەوەی کە دوبەی کردی هی ئێمە بوو بۆ نمونە لە عێراقان نەکراوە تاوەکو بڵێ ئەوەی کە لە نەجەفەوە بۆ نمونە ئەم نەورەیە کەشیانەکە لە دەریانەوە ڕاستەوە دێن لەناو بازرگانەکانی 32 بۆ 36 داخلە بن بۆ نمونە لەم ناوچەیە کە داخل بۆ لە عێراق شتیوار ڕووی نەداوە تاوەکو بڵێ هەورەکەی ملی چڕ کردوتەوە و لە ئوردن نەکراوە لە سووریان نەکراوە لە تورکیا نەکراوە کەواتە ئیشی تۆ نییە یعنی بڵێن هەورێک نهاتەوە بۆ تۆ لە شوێنیش کە چڕ کرابێتەوە خەڵکەڵێ یعنی قسەی خەڵک دەڵێ تورکیا یان ئێران بەتایبەت تورکیا ینی دژنایەتی دەکات دارتە بڕێتەوە سروشتەکە و تێکەدا ڕەنگە بیریش لەوە بکاتەوە بڵێ بە بارانەکەشیان نەبارێ بۆی نەخەڵکە لە ئەمریکاش بارانە باهی نەکات بەڵام ئەزانیت چۆنە باراندنی باران ئەم باراندنی بەتۆکو گریمانەوە بەڵێ هەر ئەم باراندنی دەستکردە خۆ لە زەویشی دیاریکراوە کرێ ناوچەیشی دیاریکراوە کرێ هەندێک جار مەرجیش نییە سەرکەوتوو یعنی ئەمە شتێکی کۆنی شتێکی نوێژ نییە بڵێ بەنیازاوە لەش 83 کردوێتی لە 1984 کردوێتی ئەو کاتە دەستگای مخابراتی عراقی سەرپەرشتی کردووە بەڵام ڕێک دقیق شوێنەکەیان بۆ دەرنەچووە ئەوان ویستویانە لە تکریت بارانەکە بکەن بەڵام هاتوتە تقریبان دەشتی مووسڵ و کەرکک و نزی کەرکک بۆتەوانە لێ بارانێکی تەندروستە دروستە بارانەکە دروستە کێشەی نییە تۆزانانی چۆنە هەورتەیە لە لێگەڕێ لە تکریت نەبارێ لە کەرکبارە کەرو نەبارێ لە سلێمانی بارێ بۆ نمونە بەڵام هەرە بارێ بەس ئەمان دێن لە شوێنیشکە چڕێکەوە بەزمە بەستم لەوەیە ئەگەر بەم شێوازە بکرێ بۆ نمونە تۆ شوێنەتەیە لە ئەمریکا وشکە بۆ نایە لێ بیبارێنێ یا تووشیا خۆی ناوچەکانی خۆی وشکە بۆ نایە لە ناوچەکانی خۆی بیبارێنێ بۆ دێ لە تو یەگرێتەوە ڕەنگە بۆ نمونە تورکیا نەتوانێ ئەوەکەی ئێمە بەرێ لە تورکیا بیبارێنێ بەڵام خۆتوانێ لانی کەمە کۆڵێ گەر چاکی نەکەمەتوان تێکی بم بێوی ئێمەش ناتوانێت فازا هەورەی بۆ نمونە تو ئەڵەی بەنیازبوونە لە تورکیا لە تکریت ببارێ ئەمە لە 83 لە تکریت ببارێ لە مووسڵ باریوە ئێستا لە 2025 ئەو هەموو پێشکەوتن و تەتەوراتی کە دەزانین لەم 40 ساڵی ئاخرەوە بۆ ناتوانن ڕێبازەکە هەمان ڕێبازە هەر ئەوەیە کە تۆ هەورێکت هەیە گەردیلەی ناوازای خۆ بڕن ئەو ناوچی چڕبوونەوەدەی بە هەورەکە چڕەبێتەوە شورتەکانی تیادێتدی مەرجەکانی باراندنی تێدادەدی چڕەبێتەوە ینی نەگۆڕاوە ئاشی عملەکە پێشکەوتو بێت بۆ نمونە ئێستا فڕۆکەی پێشکەوتتر بەکار بێت یاخۆ گەشتن بە چینەکە ئاسانتر بێت بەڵام هەر ئەومان ڕێگەیە لە پێشووتری شارەمان ڕێگە بەکار هاتووە ئاشێ لە بیستەکانە دەستگای کەشناسی نەرویج تقریبان لە 27 تۆبی بەکارهێنابێ بەڵام ئێستا فڕەکە بەکاردێ هیچ نەگۆڕانی هەرامان میتۆ هەمان ڕێگەی هەمان ئەو ڕێگەی کۆن هێشتا ڕێگەی نوێن نەهاتووە دەڕێژن دەڵن غازێک دەڕێژن سەرێک ئەو گەردیری کە تۆ ئەی ڕێژی بۆ هەورەکە بووی کە چڕی کردوی کەیتە باران زیاتر ئەرژێنی ئەو کاتە لەبەروی کە لە بۆنە دەیان دڵۆپەی هەڵمی ئاوەکە لە دەوری ناوچێکی چڕبوونەوە کۆ بێتەوە قورس بێتە سەر زەوی ئەو کاتە تۆ 4 دەنگ کۆکەیتەوە سوکەبی ئەڕا بەلایشکە ینی ئەڕەوێتە هەورەکارەوە لە 2010 لە چیر کراوە بۆ ئاسمانی ئۆلمپیادی پەکچینیانی بۆ نمونە ئەو یاریگایی کە ترسە بوو ئاهنجکرانە بوو ینی بەلا ئاساییە ینی بۆ نمونە لە ڕقعێکی لە ناوچێکی بچووکە ئەکرێ لە ئاستێکە ئەکرێ بەڵام جەدوای اقتصادی نیە ئەوەی نێتەوە بۆ ئەم دەشتی شارە زورە بەمە ئاو بدەیت ئەم دەشتی شارە زورە بەمە پاڵ بێت بارانی پێبرێ بارانەکە ئەتوانێت جارێک کە تۆ هەڵمی ئاوت نەبوو لە بەچیش دروستێکی باشە ئێمە هەورەکەمان هەبوو ئەس هەورەکە هاوتونێ کردو نەشەباری پلەیگەرمی بەرزە بۆیە نابارێت ئسا من لە پلەیگەرمی نزمە ئەسا معدل پلەیگەرمی بەرزەوە بۆ من خۆم شخصی خۆم تێژنەکەم کردو لەسەر شاری سلێمانی ینی لە ئێستاە شەپۆلەکانی گەرما لە زستانە زیادی کردووە ینی شەپۆلی گەرما زیادی کرد و بەرزبوونەوەی معدلی پلەی گەرمی لە سلێمانیە زۆر زیاترە بەراورد بە هەشتاکان و نەوەتەکان و 2010 ئەانە زیادکردنە هەر بووە بزانم ئەگەر لە تۆ شتێکت بیر نەچێت نەورایی گەرمی گەیشتە 24 ناقز لە پێنجێن یعنی ڕەنگە 20 ساڵی ڕابردوشتیوان نەبوو لە پێنجێن لە 2022 لە مانگی شوباتە 28 یاخد هەڵن 28 شتێکی وامان هەبووە ئەمە شەپۆلێکی سەرمایە لە جەمسەری باکوورەوە دێت وەگاتە ناوچەکانی خۆمان ئاسایە زۆربەی ساڵم شەپۆلانە ڕۆدا بەڵام معدل شەرتە معدلی پلەی گەرمی تۆ هەفتەیەکەم ساش هەفتەی ساردمانە بەڵام معدلی پلەی گەرمی ئەم زستانە چەندی فەرقە لەگەڵ معدلی پلەی گەرمی پارە ئەمە یەک دووەم بووی کە ئەو بابەتە بینەران بە هەڵێمان تێنەگەن بابەتی بارانی دەستکردەکە بارانی دەستکردەکە هەیە
ئەو ناوچانێک ئەو ناوچانێکە دێنەوە ناوچەکانی ئێمە تا ئێستا بارانی دەستکرد لێنە بارێنراوە تاوەکو بڵی ئەمەیان بردووە ئەو ڕێڕەوی ئەو نەورایەکەشی کە دێتە ناوچەکەی ئێمە ئەو وڵاتانێکە لەسەر ئەم ڕێڕەوە بەڵێ گومانەکەت لەوەیە ئەڵی کام هەوری ئێمە بارانەکەی نەبارانوە نەچوە لە شوێنێکی تریش ببارێنە لە پێش ئێمەیان باران لەسەر و بنەماییکە ئاچە لە شوێنیشکا بارێ بەڵام پێش ئێمەیان باراندووە بە دەستکرد تاوەکو بڵی هینەکەی ئێمەیان بردووە و لە ئاسمانی ئێمە تێک بن تێکن بدراوە ینی تێکدانەکەی وا بە ئاسانی نییە خوێندنەوەی بارودۆخێکی ئەوێتەوە ئێستا ئمە باسی دەستگای کەشناسی عراقمان کرد دکتۆرەوە مفرۆکەی ئەوە نییە ئەوە فڕۆکەی نەفەر هەڵگرە ئەمە بێ فڕۆکەیشی تایبەت بێ ئەم فڕۆکانە یۆدی زی و بەکارهێنین یاخود جۆرە مادەیەکی کیمیایی بەکارێنن کە توانێت کۆکردنەوەی ئاو دەنگۆڵەکانی ئاوی لە خۆی هەبێتەوە ئێستا بە لە فڕۆکەمان بینیوە لە دوای فڕۆکەکە من تۆ شێبینی فڕۆکە بەڵام ئەمە فڕۆکەی نییە باشە خۆی مەتوزانانی ئەمە چ جۆرە فڕۆکەیەکە لە ئاسمان مەوادێک لە دوای جێ هێڵی سپی دروستەکە دکتۆر وایە لە کورساتیش باسم کردو تۆ بۆ نمونە حکوومەتی عراقی زۆر گرنگی من بابەتەدا بەڵام تیا سەرکەوتو نەبوو ئێستا ئیمارەت گرنگی پێدا بەڵام هەندێک جار لە بری باران بارێ لافاو دروستەکە گرفتی بۆ دروستەکە تۆ سێری کیمیابارانی هەڵەبجە بکە یعنی حکوومەتی عراقی شانزەی سێ هەڵبژاردووە چەند گۆرانێکی شێ بەستری هەڵدراوە سەریکەکە بێ بە ماوەیەکە بێ بە فۆلکلۆر و بە لاوانەوەی ئەو ئازارە ڕۆژێک بووە نە با هەبووە نە باران هەبووە باشە و شێش زۆر نەبووە باشە ینی سەریکە ئەگەر دیمەنی تۆ بارانەکە ماوە تۆپەکە بە ناو شاری هەڵبجیادا ڕاستە خۆ دووکەلەکە لاسی خۆی بەرزەبێت و دوای بڵاو بێتەوە قورساکەوێتەوە سەرزەویەکە ینی ئەمە لە وەسائقی لە بەڵگەنامەکانی مخابراتی عراقی هاتۆ کە خۆیان دراسی ئەو ڕۆژیان کردووە کە ڕۆژێکیان هەڵبژاردووە با نەبێت چونکە گەر بای بۆ نەڕەشەبە هەبووە ڕۆژە جێشی عراقی لە منتیقەکانی سیسایق و زەڵم و ناوچانە ئەکشۆ نازانم لە بۆ فاویش دراسیان بەڵێ بۆ فاویش دراسیان کردووە ینی چەند توێژەریشی عراقی خۆیان ئاماژەی پێدەن ئەڵەن حکوومەتی عراقی لەو کاتەیە دراسی کەش و های کردو کە فاوی گرتووەتەوە کە کیمیایی لە فاودا و فاوی گرتووەتەوە دراسیان کردووە کە ئەو بایە لە کوێ دی ئایا بەسەر جێشی عراقی خۆیان نایەتەوە بەسەر بە کوێ ڕاتەوە سەریکە ینی خەڵکی هەڵەبجە باسێک ئەڵێمە چوونە شاخەکانی چێوارە لە شاخەکە خەڵکی کوشت ینی کەواتە بایەکە بە ئاراستی ئێران و بە ئاراستی خەڵکی ڕاکردووە بۆ نەک بە خەڵ بە ئاراستی جێشی عراقیە کەواتە ئەمە پرۆسەیەکە پێشتر ئیشی لەسەر کراوە پرۆسەیەکە لە عێراقا نوێنیە کۆنە بەڵام نابێت ئەوەی کە تۆ بڵێن بارانی ناوچەیە کە بارێنم لە ناوچەیەکە وشی دروستەکەم تا ئێستا نەگەشتوتە ئەم مەرحەلێ گەشتوتەوە مەرحەلەی باران ئەم ناوچەیە نایەڵم ببارێ و ئیتر بە هەر نەبارێت ئەتوانی باران لەم ناوچەیە کەمێک ببارێنی زۆر نەبێت بەڵام ناتوانانی بە درێژایی ساڵەکە بتوێت هەموو هەفتەیەکەمە دووبارەکەیتەوە چۆن بۆ نمونە ئێستا ئەم زەوێ وشکی کە لەم سکرینی پشتیەمەوە دیارە باشە بڵێ ئەمای کە بە زەویی شێدار هەموو هەفتەیەک 50 ملیم 20 میلیمی بۆ بارێنم تا پشتی منیان کردوتە چ بیابانێک ناتوانانی بڵێ ئەمە هەموو هەفتەیەک 10 میلیم 15 میلیمی بۆ بارێنم تاوەکو ئیکەمەوە بە ناوچەیەکی شێدار ئەگەر ئەمە بکرێ بیابان لەسەر زەویان نامێنێ ینی ئەمریکا بۆ خۆی کە چین بۆ خۆی ئیکە هندستان بۆ خۆی ئیکە ئوسترالیا بۆ خۆی کە وڵاتی پێشکەوتووە ینی نەگەشتوتە ئەم مەرحەلەیە نەگەشتوت ئەم مەرحەلەیە چەکەکان تۆی کە بڵێ وڵاتێک تەواو ئەەکەم بە وشکە ساڵی ینی هیچیان نەگەشتونەتە ئەم مەرحەلانە بەڵام یانی ناتوانن بارانەکەمان بتزن و ئەتوانن ئەوەندەشمان بەسەرا ببارێنن کە بیکەن بەلافە باشە ئەمە ڕوون وازاح بوو سەلەسەر و پلانە بکەین کە چۆن ئەوەی تر بەداخەوە وشکە ساڵیە ئەتوانین بڵێ وشکە ساڵی ئەمساڵ جارێ بە پرسیارە وشکە ساڵی کشتتوکاڵیە هەر وشکە ساڵیش نەبێ ینی ئاویش سەرزەوی ناگاتەوە ئاستی جارانی خۆی ئاوی ژێرزەوی ناگاتەوە ئاستی جارانی خۆی چەند ساڵیشی ئەوێت تاوەکو دێتەوە مەرحەلێ چونکە بەجددی باران هێندە کەم بووە کێشەی بۆ ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی دروست کردو بارانە بەهاریانەوە حل ناکە حەلی ناکات چونکە بۆ کشتتوکاڵ ناوە کشتتوکاڵیش ئەوەی کە وشکەوە بۆ حەلی ناکات بۆ ژێرزەوی نا بۆ ژێرزەوی هەر کاتی زۆری پێویستە چونکە زۆرمان دەرهێناوە ئاساییشە دەرهێنانەکە چونکە توانێ بێت دەریبێنی خۆی سەپیویستی پێێتی کە دەری ناهێنی گرفت بۆ دروستەوە بۆ سەر زەویش بە هەمان شێوە ئەم ساڵ تازە تاویز ناکات تاویزی ناکات باشە هاوینەکەی چۆنە بێت دوکتۆر بەپێی پێشبینەکان تۆ پێشبینی کردو پێشبینیوەکی کردو لەسەر هاوین هەر گەرمە بێ زستانیش بەتەشین مامناوە بەڵام پلەی گەرمی بەڵێ پلەی گەرمی بەرزترە بێت لە معدەل ئاسایی بەرزترە بێت ئەم ساڵ گەرمترە بەڵێ بەرزترە بێت لە معدەل بەرزترە بێت بارەکە دواخرێت تۆزە
بەپی پێشبینیەکان مەبەستمیسە بار ساڵ هەبوو بینیمانە لە مانگی سێەوەی تر گەرمایەک بووە وەکو دەڵێ سەری کەچەڵی سووتانەوە بەڵام ئێستا خۆشببختانە لە مانگی چوارە نیشتە گەرمامان نەبینیوان بەچیت مانگی پێنجی شەر و گەرمە تااقەت پرۆکێنە نایە بەڵام بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی کە زەوی ناوچەکە کەم باران بۆ ڕوتەنە شێکەمە پلەی گەرمی بەرز دەبێت یعنی ئەمە گریمانەیەکی حتممی توانی بڵێ پێشببینی لەسەرەکرێت هاوینەکەی گەرم و گەرمە بێت گەرم و شکە بێت هەروشکە بێت بەڵام گەرمیشە بێت گەرمترە بێت لە معادلی بڵێ خۆی باشە دکتۆر هیچ ڕێگەیەکی ئینسان بگرێتە بەر ئێمە ئەزانین چۆنە بەرەنگاربوونی وشتی لە دنیاە بە چەند ڕێگەیەکە بێت باشترینە بەنداو دروستکەی دواترا و دەری پێ بکەیتەوە لەو ساڵانێکە پڕبارانە خۆدە و بارانێکە تە نێڵ بڕە بەڵام لەو باشتر گۆڕینی شێوازی کشتتوکاڵی گۆڕینی شێوازی کشتتوکاڵ من چەند جارێک ئەمە وتووە بە فەرمیانی ئەم کشتتوکالێکە ئێستا لە هەرێمی کوردستان ناکرێ ئەو کشتتوکالێک کە سەرەتا لە گوندی چرم و دۆزرەیە هیچی فەرق نەکرێت 9,000 ساڵ پێش ئێستا چۆن کە یەکەم جار کشتتوکال کرا ئەو کاتە بەدەست زەوی چڕاوە بەدەست دروێنەکراوە ئێستا دەسەکە بۆ بە مچینە بڵین بە تراکتۆر بە ئامێرێکی بەسیت ئاسایی ئەمە بۆ هەرێمی کوردستان من باسێکەم و دروێنەکردنەکەش بووە بە ئامێرێکی پێشکەوتو لە بریت دەست هیچی کە فەرقی نەکردووە باشە ئەبێ ئەم شێوازە بگۆڕێت خۆی ئێستا ئێمە جاران ئەماوە چەند شێوازی کشتتوکاڵی بازنگە ئەوانش بۆ دیلی نەما لە سەراسی جیهانە ئێستا کشتتوکاڵی سەردەمی ئەوەیە چۆن بتوانانی لە کەمترین زەویە زۆرترین تەکنۆلۆژیا بەکاربێنی زیاترین بەرهەمەتە بێت زۆرترین بەرهەمەتە بێت باغداری درۆنی بەکارێنەوە بۆ ئاودانی ینی ئاو بۆ پێینکردن بۆ ئاودان ئەمانە پێویست بەوەیە تەکنۆلۆژیای پێشکەوتو بەکاربێن جگەلەوە شێوازی کشتتوکاڵ بگۆڕ ینی هەندێک ناوچەیە کە تۆ زانی 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێک وشتێکی لە ناکاو ڕوویتەکە ئێستا ئەم ساڵ ئێمە دەستگای بڵین توێژینەوەمان نییە لە کارەسا دەستۆشتەکان هەمان بێ ڕەنگە بەس زیانی جوتیار ملیاران دۆلار بێت لە دانەوێڵەوە لە بەرومەکانە ئەی بەنداوەکانمان چەنە زیانیان کرد ئەی سامانی ماسی ئەی بابەتەکانی کە باشە ئەمە خەمڵاندنی زۆرە ینی ئەگەر بتێبی خەمڵین چندێکمە زیانمان کردو نیمانە بۆیە بۆ ڕێگرتن لەم زیانانە پێویست بۆیە شێوازی کشتتوکاڵ گۆڕی ینی تۆ باسی وڵاتێکی من زۆر جار باسی ئیسرائیلەکەن ئیسرائیل باسکەن کە هاوشێوی بی ئەی خۆمانە 2000 ساڵ پێش ئێستا هەر وشک بۆکو خۆمانە وەکو ئەم بی ئەی خۆمان بووە باشە بۆ ئەوان ئەتوانن لە بیابانی نەقەبە پەتاتە تەماتە بیبەر ئەم بابەتانە خورما تەنانە خورمایەک بەرهەم بێنن لەو خورمای جیاوازەکە لە عێراق و لە وڵاتی خەل لە سعودیا بەرهەم دێ ئەو خورمای ئەوان 3 مەتر بەرز دەبێتەوە دارەکەی باشە ئەمە ئێمە ئاچێ بە نیوەی ئاسمانە باڵ هەر لێ ناکرێتەوە کیلۆشی 4-5 ئەوەندەی ئەو خورمایی عێراق و سعودیا گرانتر بێ لە بازارەکانە بۆ ئێمە نەتوانین ئەم کارانە بکەین و ئەتوانین بیکەین ینی تەنها دەست پێویستمان بە دەستگیرۆیی هەیە بۆی کە بتوانین دەستگایەکی توێژینەوەی کشتتوکاڵی هەبێ و هاوکاری جوتیار بکات بەوەی کە چەند ساڵێک ئەگەر چاوەڕوانی بەروبوومەکەی بکات بگۆڕێت ینی واز لە گەرم و دابخ بە کوردێکی باز لە دانەوێڵە بە کورتی باز لە دانەوێڵە بێنێت بیکا بە باغداری بۆ نمونە زۆر بەروبوومەت هەیە تۆ توانی ڕەوانەی دەروی وڵاتکی لەوانە فستق لەوانە زەیتون لەوانە بەربوومەکانی وەکوتمان خوورما ئەم بابەتانە بۆ کە ژینگەی گەرمیانی ئێمە بۆمانە گونجاوە ژینگەی دەشتی هەولێر بۆمە گونجاوە ژینگەی پارێزگای دووەک بەشی باشووری پارێزگاکە بۆ ئەم بابەتانە گونجاوە ئێمە ناوی بیر لەوە بکەینەوە بە تایبەتی لە منتیقەکانی گەرمیان یاخۆ لە هەندێک منتیقا گوند ئاوادانکەین گوند تازە ئاوادان نابێتەوە چونکە جوتیارەکە ناچێتەوە شوێنێک کە ژیان بنەماکانی ژیانی لەدەستداوە بەڵکو ئەتوانی تۆ 20 دوانم زەوی کە هەیەی 30 دوانم زەوی هەیەی تۆ پێی بڵێ فەرمو ئەم 20 دوانمە زەوی تۆ بکە بە خوورما یەک دار خوورما بۆ تۆ 240 کیلۆ بەرهەمی هەیە 240 کیلۆکە گەر کیلۆشی بدێ بە 2000 واتە تۆ لێ خوورمایەکە نزیکەی 400 بۆ 500 هزار قازانجت هەیە ئەگەر دوانمێکە لە دوانمێکە 50 داری خوورمات بۆ بچێنین یا بۆ نمونە 50 داری فستقە بۆ بچێنی کیلۆیەک فستق لە بازارە ئەوەندە بۆ تۆکە یعنی ئەمانە ئەتوانی جوتیارەکە چەند جیرۆ دەی بکەی بۆ 3 ساڵ بۆ 4 ساڵ تاوەکو چاوەڕی بەرهەمەکەیەکە وەلەم لاشەوە چەند دەستگایەکە تەبێ نەمامی ئەم جۆرەدارانە بەرهەم بێنێت چونکە ئێمە سەردانی فەدەکمان کردووە سەردانی مەزارعەکانی چەڵگەکانی عەتەبەی عەباسیمان کردووە ئەوان ئەگەرێک نەمان بین بە ئێوە بە 50,000 پێتانە دێن بەڵام وتمان ئەگەر چەندێکمان بنێڵە ئەتوانین چەند دارێکتان بەهدیە بێنێ بەڵام نەکی ئەوەی چەڵگێک بێ کەواتە تو هەر ئەبێ خۆت فەسیلەکان بەرهەم بێنی بەرهەمی بێنی لە وڵاتی خۆتا بیدەی بە جوتیارەکانە بۆی کە بتوانێت جۆرەدارێک بچێنێ کە بەرگەی ئەم مشتیە بگرێ بارانیش نەبارێ ئەو کێشەی نەبێ
ئەبێ بێگومان وەکو تۆتەوە بخۆمان بەتاچێتی جابی ئەکە ئەو لە بیاکە تۆ خراپتە تۆ خاکتێ و خاچشینی ئەو 2 مەتر زەوەکە قوڵەکە خاچی بۆ داانێت تۆ لە بیلاد و خاکت هەیە لە ئەزل و خاکت هەیە هەواکەشت بترە چونکە تۆ خۆڵبارینشت وەکو ئەو زۆر نییە وانە دەست خۆش بە دکتۆر بە هیوایەوەی ڕێگانە بگرینە بەر زۆر بەڕێز دکتۆر هەڵەت ڕەشید پسپۆری جوگرافیایی سروشتی سپاس دامەدەبوو بە خێرایی سەرسا دکتۆر خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشدا تا پێتانەکەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ دەست